هاوپیشەکانم هەواڵ و دۆستەکانم ئەگەر ئەهریمەنانی حکومڕانی قەلایەک لە ترس و دادوریەتیان بەنیاز ناوێ ئەوە لەزەتی ئازادی لای ئێمە سنووری هەموو مەترفیەکیش کاندووە. ئەگەر ئەوان دەدزن و دەمان کوژن قۆڵبەستمان دەکەن یاخود ڕاومان دەنێن بۆ ئەوەی مەملەکەتێک لە ترس و مردن پیشانمان بدەن، ئەوە هێزی بەرخودان لە هێزی مردن لای ئێمە زۆر زۆر گەورەترە. ئەوان ظالم بەڵام هەرگیز بەهێز نین، ئەوان حەشامەتێکی چەکدارین بەڵام هەرگیز نێچیروان نین، ئەوان قات لە بەرن بەڵام هەرگیز ڕۆشنبیر نین، ئەوان بەیها کورسین بەڵام هەرگیز دەنگ نین، ئەوان سەدها کەناڵن بەڵام هەرگیز خاوەن دۆز نین، ئەوان خاوەن چەندان زیندانین بەڵام مرۆڤێکیان پێدەستەمە ناکرێت، ئەوان ڕاڵن بەڵام بەهێز نین، ئێمە دەمردنیش هەر نەمرین ئەوان بە ساغیش هەر مردوون، ئێمە لە زیندانین بەڵام ئازادین ئەوان بەرەڵام بڵام زیندانین، ئێمە سمعە و شکۆمان گەواهی دەرمانە ئەوان سمعە سووک و گومان دەخۆن.